دوای سڵاو لە شەهیدان کە نابێت لە بیرمان بچێت کە لە هەمومان گەورەترن و سڵاو بۆ ئەو نەتەوەیەی کە هەزاران ساڵە ماوە و بەرگریەکە لە خۆی لەسەر خاکی خۆی لەسەر مافی خۆی نەک خاکی کەسی تر و مافی کەسی تر. تورکمانە کورد تورکمان ناسی و کۆتاچی و کۆتا و کودەتاچی و کۆتاچی کێیە و چییە؟ تورک و تورکمانی ڕەسەن و پەسەندم پێشان بدا کە لە مافی خۆی و خەڵک تێبگات تا بیخەمە سەر چاوم تا ببێت بە سەرۆکی ئەم وڵاتە و منیش ببم بە پاسەوانی. ئەوانەی کە لە کوردستانن وەکو برایانی کلد و ئاشور و تورکمان و عەرەب و جوولەکە و ئەرمەنی کە لە کوردستان هەن وەکو نەتەوە، ئەوانە لای من هاوڵاتی کوردستانن، وەکو چۆن لە ئەمریکا کلینتن خۆی ئیرلندیە و بەڵام سەرۆکی ئەمریکایە بە هەموو گیان و بوونی دیفاع لە ئەمریکا و خاک و خەڵک و کەڵچەر و هونەر و ئەدەب و مۆسیقا و فەرهەنگەکەیەکە، وەک چۆن ئۆباما ئەفریقیە و بەڵام سەرکۆماری ئەمریکایە و هەرچیەکی لە دەست بێت تەنانەت گیانی خۆشی لە پێناوی ئەمریکا دایئەنێ، پێویستە هەموو هاوڵاتیەکی کوردستان نەتەوەی هەرچی بێت، دینی هەرچی بێت، خەڵکی کوردستان بێت و شانازی بە ئەو نیشتیمان و نەتەوەەوە بکات و ئازادیشە و پێویستە ئێمە هەموو مافە ئینسانی و نەتەوەیی و نیشتیمانی و دینی و مەزهەبیەکانی ئەو کەسە لە کوردستان ڕەچاو بکرێت. لای من تورکمانێکی ڕەسەن و پەسەند هیچ جیاوازی نییە لە کوردێک و پێویستە و ئێمە بەو چاوی هاونیشتیمانی بوون و هاوڵاتی بوونەوە سەیری هەموو دانیشتوانی کوردستان بکەین. بەڵام من لێرە هەندێک تێبینی و سەرنجم بۆ کۆبووەوە کە سەردەمی کۆتا و کۆتاچیەکانە مەسەلەی تورکمان بەکاردێنن وەکو کێشەیەک بۆ وەکو بابەتێک وەکو دەستکەوتێک بۆ چەند کەسێک بۆ دەوڵەتێک بۆ حیزبێک. هیچ پەیوەندی نییە بە خەڵکی تورکمانی بەستە زمانەوە، هیچ پەیوەندی نییە. بەو دەلیلە پەیوەندی نییە کە ئەوە 23 ساڵە لە کوردستان ئەو کەسانە ئەو گروپانە خەریکی دەستکەوتی شەخسین بۆ خۆیان کە میلەتی تورکمان کە خەڵکی تورکمان هیچ سوودمەند نەبووە لەو کەسانە لەو کورسیانە لەو حیزبانە، تەنها شتی شەخسیە و لە پێناوی چەند کەسێک و دەوڵەتێکایە و چەند حیزبێکی دیاریکراوایە. بۆیە ئەمە ئازاری دام تورکمانی بەستە زمانی بێکەس لەم کوردستانە هەزاران ساڵە سەدان ساڵە ڕێزیان لێ گیراوە، کورد هیچ خراپەیەکی لەگەڵیان نەبووە، بۆچی چەند کەسێک بە ناوی تورکمانەوە دێن ئەیانەوێت دوژمنایەتی بخەنە بینی تورکمان و کورد لە کاتێکە من بە وردەکاری ئەچمە سەر باسی تورکمان. ئیبن خەلدونی گەورە ئەڵێ گەلە مەدەنیەکان گەلە حەزاریەکان شارستانیەت دروست دەکەن، گەلە هەمەجەکانیش تێکوپێکی ئەدەن. ئەمە قسەی ئیبن خەلدونە. تورک و تورکمان چۆن و کەی هاتنە کوردستان و کوڕانی چەنگیز و تەیمور سەلجوقی و عوسمانی چیان کرد و چۆن لە کوردستان گەڕانەوە بۆ وڵاتی خۆیان. لە کاتێکا سەلجوقیەکان و عوسمانیەکان وەکو دوو هێز لە کاتی ناسکا کە ناوچەکە دۆخی خراپ بوو، کورد وەزعی خراپ بوو، لەو کاتانە هاتن کوڕانی چەنگیز و تەیمور و عوسمانی و سەلجوقی. جارێ یەکەم ئازەرەکان کە کورد بوون ئەوانیان کرد بە تورک و تورک زمان. دووهەم لە کوردستانە تاڵانیان کرد هەتا گەیشتە بەغدا. لە بەغدا کە زێڕوزیوەکانیان کۆ کردەوە بە خۆیان و مەڕەکانیانەوە گەڕانەوە بۆ مەنگۆلیا. سەربازەکانی چەنگیز و تەیمور و مەغۆل و کوڕانی جەنگیز لە کوردستان وەکو سوپایەکی سەرکەوتوو بەهێز گەیشتنە هەر دێهاتێکی کوردستان، هەر شارێکی کوردستان، بێجگە لە کچ فڕاندن و ژد فڕاندن کەوتنە ئیختیسابکردنی ژنانی کورد بە جۆرێک لە ناوچەکانی کەرکووک و مووسڵ و بەغداوە هەتا ئاگاتە هەموو کوردستانی باشوور و شوێنەکانی تر. ژنانی کورد ئەو زەمانە پیسایی مرۆڤیان لە ماڵەوە لە شوشە و لە قوتووە دائەنا، کاتێک کە جەیشی تورک کاتێک کە سوپای تورکی دڕندا ئەچنە دێهات و شارەکانیان، ژنەکان خۆیانیان ئەگرت لە پیسایی بۆ ئەوەی بۆنیان بێت و بۆ ئەوەی سەربازە تورکەکان نەچن بیان فڕێنن. ئەوانەی کە ئەڵێن ئێمە نەوەی تورکەکانین لە کوردستان با بزانن
وەکو اغتیساب ئەوان نەوەی ئەو سەربازانن کە ژنانی کوردیان اغتیساب کردووە. ئەمە یەک. باپیرەیەک یعنی سەربازێکی تورکی مەغۆلی عوسمانی یا سەلجوقی یا تەیمور یا چەنگیز ئەوانە کە هاتوون خەڵکیان اغتیساب کردووە گەڕاونەتەوە لە پاش چەند ڕۆژ و چەند مانگێک. مناڵێک جێماوە ئەو مناڵە لەو 200 ساڵە لەو 100 ساڵە لە زیاتر نییە چەند 100 ساڵێکە ئەو مناڵە ماوەتەوە دیسان لەگەڵ کووردا کچ بوو بێ شوو ژنهێنانی لە ناو کوردستان بووە. وەکو وایە پەنجەماسیەک بکەیتە دەریای دووکانەوە پاش 1000 ساڵ بڕۆیتەوە بڵێ ئەوە ماسی منە. باشە ئێمە لێتان گەڕاوین کە ئێوە هاتوون نیشتیمانەکەتان داگیر کردوین، ژنانتان اغتیساب کردووە. ئەمە لەلایەک. لە کوردستان تورکی ڕەسەن و تورکی لە 100% من گومانم هەیە کە بە یەک کەسیش هەبێت، بە یەک کەسیش. بەڵام لە ماوەی بێدەوڵەتی و بێدەسەڵاتی کووردا، بێدەوڵەتی و بێدەسەڵاتی کووردا کوردانێکی زۆر بۆ دەستکەوتی شخصی بۆ ژیانی شخصی یان لە ترسا وتیان ئێمە تورکمانین بۆ ئەوەی ڕزگاریان بێ لە کوردایەتی و کەس لۆمەیان نەکات. لەلایەکی ترەوە عوسمانیەکان چون وەجبە وەجبە کۆمەڵ کۆمەڵ ژنانیان لە تورکمەنستانەوە هێناوە لە هەولێر و کەرکووک و سلێمانی فرۆشتویانن بە پیاوی کورد، فرۆشتویانن بە پیاوی کورد. یەک وەجبە لەوانە 40 ژن بووە لە هەولێر کە فرۆشتویانن بە پیاوی کورد کە نەنکی بەڕێز کاک ڕێکار لە پارتی کاری سربەخۆی بوو دەمێکە نەمبینیوە. نەنکی کاک ڕێکار یەکێک لەو ژنانەیە کە لە تورکمەنستانەوە هێنراوە لە هەولێر باپیری کڕیوێتی. من ئەو پەڕی ڕێزم هەیە بۆ تورکمانێکی بە ئەدەب و بە ڕێز و نیشتیمان پەروەر. هیچ گومانم نییە جیاوازی نییە لە لای من لە کوردێک. بەڵام ئێوە هاتنەکەتان بۆ کوردستان بەم جۆرەیە و ئەگەر بە ئەسڵیش ئێمە بە حەقی خۆتان ئێمە کورسیتان بدەینێ بە کۆتا میلەتی کورد پەرلەمانی کوردستان حیزبەکانی کوردستان بە حەقی خۆتان کورسیتان بداتێ لەوانەیە یەک کورسی نەهێنن. 6 کورسیان داونەتێ 30 ساڵە ئێوە لە کوردستان ئێوە خەریکی جاسوسی کردنن بۆ چەند دەوڵەتێکی دەور و پشت. هێشتا ئێوە هەڕەشە لە ئێماکەن دەوڵەتێک دێننە سەرمان. هێشتا ئێوە بە ئێمە ئاڵێن کەرکووک و کورد هەولێر و چۆوچۆ کوردستان نیە و ئەبێ کورد بڕوا. هێشتا ئێوە گلەیی ئەکەن. ئەمە 100% من لە بۆچوونەکانی خۆم دڵنیە. تاڵانی ژن و اغتیسابی ژن و سووتاندنی گەنم و جۆ سەفەربەلک لە مێژووی کووردا هەموو کورد لە بیری ناچێتەوە کە سەربازە تورکەکان بە سونگیەکانیان ئەچوون چاڵە گەنمەکانیان ئەدۆزیەوە و ئەیان سووتان بۆەوەی کەسنان نەبێ بیخۆن. من بەش بە حاڵی خۆم جارێکی تریش دووبارە یەکەمەوە تورکمانێکی بەڕێز هیچ جیاوازی نییە لەگەڵ کوردێکە و من شخصی خۆم تورکمانێکی بەڕێز و پاک ئەخەمە پێش کوردێکەوە. پرۆفیسۆر جەلال شەنگور، شەنگور یعنی شەنگوڵ یعنی گوڵشەن وشەکەش کوردیە. پرۆفیسۆر جەلال شەنگوڵ ئەڵێ ئێمەی تورک لە تورکیا لە 107ین. من پرسیار لە نوێنەرەکانی بەناو نوێنەرەکانی تورکمانەکەم لە پەرلەمانی کوردستان ئەگەر تورک لە ئەستەمۆڵ و ئەنقەرە لە 107 بێ ئەبێ لە هەولێر و کەرکووک لە 100 مینۆس ناقص چەند بن. ئێستا بۆ زانیاری جەنابتە هەندێک کەسمان هەڵبژاردووە کامە لە 2003ەوە من کاری لەسەرەکەم. بەڕێز مونا قاهوەچی خۆی بۆ منی جێڕایەوە وتی وەڵڵا کاکە من بە دەنگی کورد دەرچووم تورکمان لەکوێ هەنە. خۆی بۆ منی جێڕایەوە لە پەرلەمانی کوردستان. مونا خان خەڵکی دەی قەواڵیە لەسەر چەمی ئاوەسپی لە عەشیرەتی گلی بەڕێز. عەشیرەتی گل عەشیرەتێکی بەناوبانگە. پێشتر چوونەتە تووس خورماتوو دوای وردە چوونەتە لە 100 ساڵی ڕابردووە چوونەتە هەولێر. لێمان بووە بە کچی جەنگیز خان. ئایدن مەعروف ناوی لوقمانە خۆشناوە و کوردە و خەڵکی خۆشناوەتیە بە ئەسڵ. من و ئایدن قسەیە کەوتە بینمان پرۆژەیەکم تەقدیم کردبوو لە پەرلەمان بۆ گەڕاندنەوەی ناوە کوردیەکان بۆ شاخ و دێهات و شار و ناوچەکانی کوردستان. وتم کاکە وەرە ئەو پرۆژەیەمان بۆ ئیمزاکە. وتی ئیمزای ناکەم. وتم بۆ؟ وتی ئەتۆ ئەتەوێ ئەلتون چۆپری بکەی بەچی؟ وتم ئەگەر ئەلتون چۆپری ئەبەی بۆ مەنگۆلیا و لە مەنگۆلیایە ئەوە تورکمانە و
ئەگەر لە کوردستانیشەوە ناوی پردەیە و ناوەکەی کوردیە. کاک سەنعان قەساب کە من وەکو شەخصیش خۆشمەوێ، ئامۆزاکانی هاوڕێ من لە ئەوروپا ڕۆژێ بەڕێکەوت لە ماڵی ئامۆزایەکی بووم، وتم کاک شەوکەت ئەرێ تورکمان کەی لە هەولێر هەبووە؟ وتی وەڵا کاکە نەبووە. منیش وتم ئەرێ ئەو سەنعان قەسابە کێیە سەرۆکی بەرەی تورکمانی؟ کاک شەوکەت پێکەنی. وتی وەڵا ئامۆزامە. وتم چۆن؟ وتی بەرەوەڵا. کاکە چۆنە بێ؟ وتی بەڵێ ئێمە عشیرەتی عوزێرین کە خۆتان نەزانن عشیرەتی عوزێری عشیرەتێکی بەناوبانگ و تێکۆشەری کووردە، هەزاران ڕووناکبیر و شەهید و پێشمەرگە و تەکنۆکرات و ئەکادیمی و نیشتیمان پەروەریان هەیە. ئەو شێخەڵایەش ئەکاتە یەکێک لە ئامۆزاکانی کاک سەنعان قەساب. وتی ئێمە کۆبووینەوە وتمان کاک سەنعان تۆ ئامۆزای ئێمە عوزێرین، ئێمە کوردین، چۆنە بێت تۆ بڵێ من تورکمانم؟ ئەگەر تۆ سووری لەسەرەوەی بڵێ من تورکمانم ئەبێت تۆ ناونیشانی عوزێریەکە لە خۆت بکەیتەوە. وتی ئاخر وام پێ خۆشە و کاکە منەوە حەزەکەم وانە. وتی ئێمە پێمانوت کەیفی خۆتە، یا تۆ تورکمانیت عوزێرینیت یا تۆ عوزێریت کوردیت. وتی کاکە من ناونیشانی عشیرەتەکەی خۆمە گۆڕەمێکم بە سەنعان قەساب. وتی باوکو باپیرم پیانەوت ڕۆڵە ئێمە کەی تورکمانین تۆ کەی تورکمانیەوت؟ مامە لێگەڕێ با بخۆین، ئەمە من لە داخایڕێ بۆ ئەوەی بزانن کورد چ غەدرێکی لێکرێ. کاک شێردڵ هەیە لە هەولێر ئەندامی پەرلەمانی کوردستان بوو، دەورەیەک یا دوو دەورە پارتی حیزبێکی بۆ دروست کرد، پارتی بەرزانی کردیان بە تورکمان. برازای کاک ئیحسان شێرزادی ڕەحمەتیە کە وەزیری کورد بوو لە ساڵانی هەفتا. کاک ئیحسان کتێبێکی گەورەی نووسیوە لەسەر ڕچەڵێکی بنەماڵەکەیان کە چۆن شانازی ئەکا کوردن و هەموو نەوە و برا و برازاکانی خۆشی نووسیوە، یەکێکیان کاک شێردڵە، پیاوێکی سوورەی باڵابەرزی کوردانەی شکڵ و شێوە کوردانەشە. وتیان لە شێردڵ بپرسە بڵێ کاک شێردڵ چۆن چووی بۆ لای تورکمانەکانی ئاکرێ با بۆت بجێڕێتەوە. خۆی بۆی جێڕامەوە وتی وەڵا کاکە ئێمە لە هەولێر دەنگێکی زۆرمان هێنا، چوین وەفدێکمان دروست کرد، وەفدی تورکمانی حیزبەکەمان، چوین بۆ ئاکرێ و سەردانی قایمقاممان کرد، وتمان زۆر سوپاس دەکەین کە تۆ هاوکاریت کردوین و هاوکاری تورکمانەکەیت و هاتوین سەردانی جەنابەت بکەین و سەردانێکی تورکمانەکانی ئاکرێ بکەین. وتی قایمقامی ئاکرێ دەستی کردە پێکەنین، وتی ئێوە باسی چیەکەن؟ تورکمانی چی و ئاکرەی چی؟ وتی وتمان کاکە ئێمە دەنگێکی زۆرمان هێناوە لە تورکمانەکانی ئاکرێ. کوڕەوتی با بەمەیکەنە هەراوە پارتی دەنگی بۆ داناون بە ناوی تورکمان و هەر باسی مەکەن، تورکمانی چی و ئاکرەی چی؟ باشە، پەیکەرەکەی خەیرۆڵای کورد کە کراوە بە تورکمان لە کەرکووک. پەیکەرێکمان هەیە لە کەرکووک بە ناوی تورکمان کاک خەیرۆڵا کە دوو برا بوون، هەردووکیان دەرچووی زانکۆ بوون، هەردووکیان کەسی ناودار بوون، زۆر 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 کوردپەروەر بوون. ئەو کاک خەیرۆڵایە کەسی نزیکی مام جەلال و مەلا مستەفای ڕەحمەتی بووە. ئەو خەیرۆڵایە دڵسۆزێکی گەورەی کووردە. لە ڕاپەڕینی 2003 کە کەرکووک ئازاد کرا کە سوکارەکەی چوون بۆ مەڵبەند، وتیان کاکە ئەو پەیکەرە ئامۆزای ئێمەیە، برای ئێمەیە، ئەمانەوێ ئێوە بێن لەگەڵمانە ئەو پەیکەرە لابین نەبێتە کێشە هەموو ساڵێک کێشەیەکی لەسەر دروست بکرێتە بابەتی کورد و تورکمان، ئەو پەیکەرە با لا ببین ئێوە یارمەتیمان بدەن. برادێک بۆی جێڕامەوە کاک ڕەمەزانی حاجی ڕەشید وتی پێمان وتمان کاکە وەڵی ئەوە بۆ ئێمە بێ بە قەزەیەکیکن بە قەزەیەکی سیاسی و کورد وەزعی ناسکە و ناوچەکە کۆمەڵی دەوڵەت هەن دژی کوردن و ئێمە ئەومان پێ ناکرێ ئەگەر خۆتان بیکەن ئێمە مەمنونی. وتی براکانی و ئامۆزاکانی هاتونتیان کاکە ئێمە کوردینەوە برای ئەمە و لای بدەن. کە ئەوە خزمی نزیکی بنەماڵەی حاکم معتەسەمی بەناوبانگی کەرکووکە. مصلح مستەفا جەلالی کە هەمووتان ڕەنگە ناوتان بیست بێن نووسەرێکی گەورەیە، چەندین کتێبی هەیە، لە یەکێک لە سەقافە و جەماهیری ئەوانەی بەغدا بوو لە کاتی خۆیان. مصلح مستەفا جەلالی یەکێکە لەوانەی جەلالی یعنی گڵاڵی نزیکەی 3 ملیۆن کوردن لە باکووری کوردستان و لە زۆر شوێنی کوردستان بەشیان هەیە عەشیرەتی گڵاڵی لەسەر زمان کراوە بە جەلالی. مصلح مستەفا جەلالی کاتێک کە مرد وەسێتی کرد لە بەغدا، وتی تکایە بمبنەوە بۆ کەرکووک لە گۆڕستانی گڵاڵیەکان بمنێژن و لە بیرتان نەچێ من کوردم. کە هێنایەنەوە بۆ کەرکووک لە قەبرستانی عەشیرەتەکەی خۆی بینێژن، هەندێک لە خزمەکانی لە ترسا، هەندێکیشی لە بەروی زۆرڕکان لە کوردە و خۆیان کردوتە تورکمان، وتیان نابێ مصلح مستەفا جەلالی مادام وتوتی من کوردم نابێ لە قەبرستانی جەلالیانە بنێژرێ لە کەرکووک کە خۆیان عەشیرەتێکی کوردن بە ناوی گڵاڵی. خزمێکی خۆم هەیە لە کەرکووک، سەیری ئەم بەزمەکەن ئێمە توش بووین بەدە زەمانەوە. خزمی خۆمە ئامۆزایەکی لە دوای پرۆسەی 2003 لە پێنجێنەوە چوو بۆ ماڵیان
دۆزینەوە دروست بوو لە بینی کەرکووک و خانەقین و مەندەلی و شنگارە لەگەڵ کوردستان چکە پێش پرۆسە وەکو زیندان وابوو کورد بۆی نەبوو بچێ لە پێش پرۆسە خزمەکانی لە پێنجێنەوە کە چوون بۆ کەرکووک بۆ ماڵیان بۆ ماڵی مامیان ئامۆزاکەیان لە کەرکووک کە خۆمەی ناسم بڵێ چی باشە وەڵی شتە خوا ئامۆزایەکی کوردی داوە پێمان شتی وا هەیە لە دنیا برادێکمان هەبوو بەداخەوە لەم بینە وەفاتی کرد کە نەمتوانی هەموو زانیاریەکانی لێوەرگرم بەشێکیم لێوەرگرت وتی ڕۆژێ خۆم چوون بۆ لای فیتەرێکی کورد کە ئیناسم خەڵکی چ دەیەکە و کەس و کار و خێڵ و عەشرەتی هەموو ناسم وتی برایەکی بچووکی تازە لە دێوات بوو بۆ کەرکووک تورکمانی نازانی خۆی هەر بە تورکمانی قسەیە کرد لە ژێر ئۆتۆمبیلەکەی منا بوو بە براکەی وتی ئیسپانی فڵانم دەرێ وتی براکەشی بە کوردی وتی کاکە نایدۆزمەوە وتی تێی خوڕی لە ژێر ئۆتۆمبیلەکە وتی سەگ باب چەندم پێوتی نانم مەبڕە بە کوردی قسە مەکە نان بڕین هاتووە سەر کوردی قسەکردن لە کەرکووک لە سەردەمی بەعسا لە سەردەمی ئەمن و استیخباراتە معمار نیاز معمار ئۆغڵو هەمووتانەی ناسن 2 مەتر درێژە خوا بیبن بۆ مەنگۆلیا بزانن یەک زەلامیتیایە نیوە ئەویش درێژ بێ لو درێژێکی باڵابەرزی کوردانە وەکو شکڵ لە کاتی لە دوای پرۆسە چوو بۆ مەڵبەند لە کەرکووک وتی کاکە کێشەیەکی قانونی هەبوو وتی پشتیوانیم لێ بکەن خۆتان نەزانن من کوردم و یارمەتیم بدەن پشتیوانیەکە نائکرا چکەش ناحەیەکی قانونی خراپ بوو نەیانتوانی پشتیوانی لێ بکەن لە داخەچوو خۆی کرد بە تورکمان و بوو بە ئەندامی پەرلەمانی عێراق و یەکێکە لە دوژمنە سەرسەختەکانی کورد بۆتان باسەکەم ئەم نیاز معمار ئۆغڵوە چێیە لە کاتی شەڕی کورد و تورکمانە لە کەرکووک لە پەنجاکان لە کاتی شەڕی کورد و تورکمانە باوکی ئەم نیازە گیراوە براوە بۆ بەغدا حکم دراوە لەسەر ئەوەی کە ئەمە کوردە و تورکمانی کوشتووە لەسەر ئەوەی باوکی نیاز کوردە و تورکمانی کوشتووە نیاز و خوشک و براکانی لەگەڵ دایکە ئەچنە ماڵی حاکم معتەسەم خەلیفەی ڕەحمەتی ئەڵێن تۆ نەچی بۆ بەغدا باوکمان بۆ نەهێنیتەوە ئێمە ئەم ماڵە چۆڵ ناکەین لیانە پاڕێتەوە باوکتان چاک دایکتان چاک من حاکمم حکم دراوە پێش حکومەکە بات نایە بۆ لام ئەمتوانی بەزیستە حکم دراوە من چۆن نەتوانم دەستکاری شتێکی وا بکەم یەک هەفتە لە ماڵیان ئەمێننەوەڵێ ناڕۆین ناچاریەکەن ئەچێ بۆ بەغدا لەگەڵ خۆیان ئەیهێنێتەوە دەستی باوکیانەداتە دەستیان لە ناو ماڵەکەی حاکم معتەسەم خەلیفە ئینجا ئەچنەوە بۆ ماڵەوە بە شەرەفتان ئەمە ئەوەیە کە باسی ئەوە بکرێ ئێمە ئەوەندە کورسیمانەوێ ئێمە ئەوەندە کۆتامانەوێ کورد غەدرمان لێکە ژاڵە نەفچی هەر خزم و کەسی خۆمە ژاڵە نەفچی باپیرانی بە وابزان بە ناوی حوسێن ئاغای زەنگنە ناوەکەم لە کتێبەکەمان نووسیومانە بەس زۆر باش لە بیرم نییە لە دەرگای ماڵی باپیری نووسرا بوو ماڵی حوسێن ئاغای زەنگنە لای باوکی کاک عوسمان ئاغای گۆلباخ وتوێتی منە ترسم بمرمنەوەکانم بڵێن ئێمە تورکمانی ئەی کاکە ئاخر بۆ ئێوە واکەن لە میلەتە کفری لە کاتی پاشەکشەی جێیشی عوسمانیە 3 کەس لە سوپای عوسمانی جێماون لە کفری تەنها یەکێکیان تورکمان بووە بە ناوی مەمەد پۆخچی کورتە باڵایەکی بچکۆلا ناوی مەمەد پۆخچی بووە کە ئاودەسی ماڵانی دەرداوە ژنی نەهێناوە مناڵیشی نەبووە بە تاقی تەنیا پێیان و تو دوانە مەمەد ڕاستە کفری تورکمانی زۆرە و توی ئیشتەوەڵە تورکمان لە کفری بەس مەمەد پۆخچیە مەمەدیش گونی نییە ئیتر تورکمان لەکوێ زۆر بوو تورکمان لە تووس خوڕمات و وشەی تووس طبعا خۆتان نەزانن لە توانای ئەسپەوات و وشەی تووسە دووز نییە کوردیە خۆم چوومە تووس خوڕمات و هەفتەیەک لەوێ بووم ژنێکیان پێوتم وتیان خۆزگە زووتر بەهاتیتایە 95 ساڵ بووە مردووە چەند جار بۆی باسکردن و توتی لەم تووس خوڕماتووە بێجگە لە کورد هیچ میلەت و نەتەوە زمانێکی تریتیانە بووە تەنها چەند ماڵێک هە بۆ پیان وتون ماڵە عەجەمەکان ئەوانیش زەنگ نەبوون بۆیە پێیانتون ماڵە عەجەمەکان نازان بۆچی وایان پێوتون کوڕی تەیمورلەنگ بە خۆی و سوپاکەیەوە چێتە تووس خوڕماتوو لەوێ قەڵایەک هەیە ئیستەش لە پشتی ماڵەکانەوە ڕەنگە بناغەکەی ما بە پێڵێن قەڵای گاخۆر ئەو قەڵایە کوردە چەکدارەکان چوونەتە ئەو قەڵایەوە سوپاکەی عومەری کوڕی تەیمورلەنگ پێم وایە ناوی عومەرە لە کتێبەکە نووسراوە ئەوە سوپاکە هەڵەدا خێمەکانی هەڵەدا ئەچن 3 سوار لە بەردەم قەڵاکا وەستن ئەڵێن ئێمە سوپای تەیمورلەنگین هاتوین کاوجۆ و ئالیکمان بدەنێ بۆ ئەسپەکانمان کوردەکانی ژەڵێن نایدەین
ئەچنەوە بۆ ناو سوپاکە بە کوڕەکەی تەیمورلەنگ ئەڵێن سەرداری سوپا ئەڵێن نەیداینێ خۆی و دوو سوار بە ئەسپەکانیانەوە چنە بەردەم قەڵاکاڵێن ئێمە کوڕی تەیمورلەنگین و ئەمە سوپای ئێمەیە و ئالیکمان بدەنێ بۆ ئەسپەکانمان وەکو هەڕەشە ئەوانیش ئەڵێن باشە یەک تیرەدەن لە دڵی کوڕی تەیمورلەنگ لەوێ ئاکەوێتە خوار و لەسەر ئەسپەکە بە چواردەستە هەڵێگرنەوەی بنەوە بۆ ناو سوپاکەی ئەم کوردستانە کۆنترین خاک و کۆنترین مرۆڤ و کۆنترین شارستانێتی تایە بەڵام وایان لێ کردوین بە ئینگلیز و بە فەرەنسیەکان و بە عێراق و ئێران و تورکیا و سووریا کە دەستچێن و خۆیان نون پێیان ئەڵێم وەکیل داگیرکەر هونەر و ئەدەب و فەرهەنگ و زمان و نەتەوە و نیشتیمانیان بردوین ئێستاش دێن ئەڵێن لەک کورد نییە و لوڕ کورد نییە و هەورامی کورد نییە و شێخ کورد نییە و یەزیدی کورد نییە و شەبە کورد نییە هیچ فێڵێکی تریان بۆ نەدۆزرایەوە کورد کەم بکەنەوە و کورد بدەن بە شەڕ لە ناویەکە هاتوون اینجا ئەڵێن ئەمە کورد نییە و ئەوە کورد نییە بە هەرحاڵ من پێم وایە بەشە زۆرەکەی بابەتەکەم وتووە و نامەوێ هیچی تریشم لەسەر دەستچێ ئایا حەزارەتی ئێوە چییە؟ ئایا شارستانێتی ئێوە چییە؟ دەوڵەتی عوسمانی کە شانازی پێواکەن ڕەشترین لاپەڕەی مێژووی سیاسەت و حکومڕانی و ڕەشترین مێژووی کوژی و مرۆڤ کوژیە سوڵتان محەممەدی عوسمانی حەزەکەم بزانن لە دەوڵەتی عوسمانیا قانونێک هەبوو پاراستنی دەسەڵات قانونێکی عوسمانیە هەر سوڵتانێکی عوسمانی بۆی هەیە هەرچی براو هەرچی کوڕ و هەرچی کەس و کاری خۆی هەیە بیکوژێ لەبەرەوەی دەسەڵات بمێنێتەوە لە دەستی یەک کەسا و دەسەڵاتی عوسمان ئالی عوسمان بمێنێتەوە سوڵتان محەممەدی عوسمانی 19 برای خۆی لە یەک ڕۆژە خستە ناو 19 تابوتەوە و نردی بۆ قەبرستان کە زۆریان مناڵ بوون بە بیانووی خەتەنەکردنەوە دیزداشایانەکردنە بەری سەربڕ لە ژوورێکە ئەمانە نەیانەزانی 19کە سەربڕی بردنە ژوورێکەوە لەوێ سەرەکەی لێکردنەوەیان خستە تابوتێکەوە هەر سوڵتانێکی عوسمانی هاتبێتە سەرکار هەموو گێرڵفرەند و عاشیقە و ژن و دەنکەکانی سوڵتانی پێشوویان خستە بەحرەوە یەکێک لە سوڵتانەکانی عوسمانی 300 ژن و عاشیقەی هەبوو کە هەر 300یان بە زیندویی سوڵتانی تازە خستنێ ناو بەلەم و فەردەوە بەردیان کردە ناو بەلەم و فەردەکانەوە بە زیندویی خستیان لە ناو بەحرەوە دەوڵەتی عوسمانی 300 ساڵ چاپخانەی لە سنووری هەموو عوسمانیا قەدەغە کرد ئەمە حکومڕانی جوانەکەی ئێوەیە کە باسیەکەن بۆ گەلان و بۆ مرۆڤایەتی هاوڕێیەکمان بۆی جێڕامەوە نابێ کورد لەم زانیاریانە بێ بەش بێ نابێ حیزبە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتدارەکانی کورد کە هیچیان لەم بابەتانێ نازانن نەتەوە نیشتیمانەکەیان چییە نازانن فەرهەنگەکەیان چییە نازانن ئەدەب و زمان و مێژووەکەیان چییە نابێ بێ بەش بن لەم زانیاریانە بەخێر بێنەوە هاوڕێیەکمان بۆی جێڕامەوەتی ڕۆژە یەکێک لە جەماعەتی بەرەی ناتورکمانی دەوڵەتی تورکیا زانەیە تورکمانەکانی کوردستان ئەسلیان کووردە بۆیە پشتیان پێ نابەستێت تەنها بەکاریان دێنێت هیچ بە تورکمانیان نازانێت وتی یەکێک لە بەرەی ناتورکمانی هات بۆ لام وتیان کاکە ئێمە مشکلەیەکمانەیە توانی بۆمان چارەسەرکەی وتم فەرموو وتی وەڵا ئێمە 70 دەفتەرمانەیە لە دەوڵەتی تورکیاوە هەموو مانگێک بۆ بەرەی تورکمانی لە ڕاستیە هەردە دەفتەرێکی لێ خۆین و هەفتەیە خەینە گیرفانمان ئیستە بۆ بە هەشتاش کابرایەک لە هەولێرەوە پیا بۆ دێ هەموو کون بەکون بە شوێنی ئاگەڕێ بزانێت چی سەرفەکەین و چی ناکەین بە قوربانە بزانە چەمچەماڵەیەکی قژلولمان بۆ نادۆزیتەوە لە کۆڵمانی کاتەوە ئاخر کە ئێوە ئەرز و ئاسمانتان لە شوشەیە بۆچی سوکایەتی بە کوردەکەن و پێتان وایە کورد زۆرتان لێکە بۆچی لە کاتێکا ئێوە اختصابی کە سوکاری ئێمەتان کردووە لە کاتێکا ئێوە وەکو جێشێکی داگیرکەر هاتوونەتە کوردستان لە کاتێکا بگەڕێن بۆ تورک و تورکمانی ئاسڵ ئێمە بەشی کورسیەک نا بەشی دوو قاچەکەشی من ڕەنگە دەست نەکەوێت ئەمە زانیاری بوو من خەریکە دڵم ئەتەقێ لە داخیەوەی کە کورد نازانێت دیفاع لە خۆی بکە کە حیزبەکانی نازانن دیفاع لە کورد و کوردستانەکەیان بکەن ئەمە لێرە من سوپاسدانەکەم بەشی دووەمی بابەتەکە بۆستن من هیلاک نابم مەگەرەوە هیلاک نەبن بەشی دووەمی ئەوە پەیوەندی بە کۆتا و کۆتاچیەکانەوە هەیە و پەیوەندی بە پاشەکشەی پارتی بەرزانیەوە هەیە لە پرۆژەی هەڵبژاردن من حەزەکەم شتێکی بچووکتان بۆ بجێڕمەوە دوو پیاوی زۆر گەورە بە ناوی کاکە حەمەی وەلی و کاک ڕەفیق پشدەری کە ئێستا لە ژیانە نەماون بۆ خۆمیان گێڕایەوە وتیان چەند ڕۆژێک یا چەند مانگێک پێش ئاشبەتاڵی ساڵی 75 چوین قەناعەت بکەین بە ماڵی مەلا مستەفا کە لەگەڵ حکومەتی عێراقیە ڕێبکەون وتی ڕێکەوتنەکانیشمان ئامادە کرد بوو حکومەتی عێراقیش ئامادە بوو کە ڕێکەوتن بکە
وتی چوین جوتەبرا وتیان نەخێر ئێمە ڕێ ناکەوین حکوومەتی عێراقی چی ئێمە لەگەڵی ڕێکەوین وتی دوای ڕێکەوتنەکە لە ماوەیەکی کووردا لە بینی شاو سەدام حوسێنە لە جەزایر مۆرکرا هاڕێی کرد پارتی وجودی نەما چەندن پێشمەرگە خۆیان شەهید کرد لە داخا وتی ئەو کاتە مەکتەبی سیاسی پارتی بەپەلە بەیانێکیان دەرکرد بە ناوی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ حکوومەتی عێراق ئامادەی گفتوگۆین وتی حکوومەتی عێراقی بە یەک کەلیمە جوابی دایەوە وتی ما یوسەما بمەکتەب السیاسی قوربانی ئێستا خەریکە ما یوسەما بی پارتی دیموکراتی کوردستانەکەتان نزیکە بێتەوە ئەمەندە پەنتان بە کووردا ئەمەندە ڕۆژگارتان لە دەست کورد دەرکرد ئەوەندە هەلتان لە دەست کورد دەرکرد ئەوەندە شەڕتان بۆ ناینەوە ناوتان ناشەڕی ناوخۆ ئەوەندە شەڕتان بۆ ناینەوە ناوتان نابراکوژی شکری ئێستا حیزبەکان بە تایبەتی یەکێتی وریا بۆتەوە پێتان ئەڵێ نەخێر